بڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە بەڵێن دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم بەڵێن چییە و چەند جۆری هەیە؟ بۆچی مرۆڤ ناتوانێت پابەندی بەڵێنەکانی بێت؟ چیوا لە مرۆڤ دەکات کە پابەند بێ بە بەڵێنەکانیەوە؟ ئەم مرۆڤانەی کە پابەندی بەڵێنەکانیان نابن لە دنیا و دوا ڕۆژدا چۆن لێیان دەڕوانرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکان وەردەگرمەوە. عهد و بەڵێندان بەڕاستی عهد بەڵێندان واتە عهد واتە بەڵێندان، یعنی بەڵێندان هەیە بەخوای گەورە و بەڵێندان هەیە بە خەڵکێکی سەرزەوی. خوای گەورە میهرەبان لە قورئانە فەرمێ وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا. خوا پێمان ڕاگەیەنێ کە ئەبێ ئێمە دەربارەی ئەو عهد و پەیمانانە کە ئیدین بەخوای گەورە ئەبێ وەفا بە عهدەکە بکەین، ئەبێ ئەو عهد و پەیمانە کە ئیدین بەخوای گەورە بەجێ بهێنین، چونکە ئەو عهد و پەیمانە کە ئیدین بەخوای گەورە لێی بەرپرسیارین ئایا بردوومانە یان نەمان بردووتە سەر، یان عهد و پەیمانێک کە ئیدین بە خەڵقێکی لاوەکی بە ئیدین بە مەتەڵ ئینسانانی زەوی کوڕەی زەوی، مادام عهد و پەیمانەکان بۆ کاری باشە و کاری چاکەیە ئەبێ ئەو عهد و پەیمانانە ئێبە ببینە سەر و وەفای پێ بکەین بۆ بەجێهێنانی. ئەگەر نەمان کرد بەڕاستی ئەوە سیفەتێک لە سیفەتی منافق، یعنی یەتە سەر ئەو کەسانێک کە عهد و پەیمانیان بەخوای گەورە یان عهد و پەیمانیان بە خەڵقانێک کە ئەو کاریان بۆ ئەنجام بدەن، ئەوانە ئەگەر عهد هەڵبۆشێنەوە مادام عوزرێکی شەرعیان نەبێ بە منافقدا ئەنرێن، کە منافقیش زۆر سیفەتێکی خراپە لە هەر کەسێک هابێ، یعنی دووڕوو. جا لەبەرەوە ئینسانی منافق زۆر خراپە، ئەوانەش کە عهد و پەیمانەشکێنن یعنی سیفەتی منافق لە خۆیانە تەطبیق و دابین ئەکەن. بەڕاستی هەر عهد و پەیمانێک کە تۆ داد بەخوای گەورە ئەبێ ئەو عهد و پەیمانە بەریتە سەر، چونکێکین تۆ پەیمان بە کەسێکی زۆر باڵا دەزەدەی، پەیمان بە کەسێکە دەی کە ئەم کەون و کائیناتەی دروست کردووە کە تۆی دروست کردووە کە ئەو عهد و پەیمانەشتدا بەڕاستی بێ عهد و پەیمانەکەت بەریتە سەر و نابێ بیشکێنیت. ئەگەر شکاندت توانات هەبووی ببێتە سەر ئەبێ بەڕاستی تۆ ئەنجامی برێیت و وەبەجێ بهێنێ. ئەگەر نەتکرد لەگەڵ توانایە ئەوە معنی وایە سیفەتێک لە سیفاتی منافقی تێدایە. جا هەڵوەشانەوەی عهد پەیمان ئەمە سیفەتێکە لە سیفەتی منافقی. ئینسان هەر عهد و پەیمانێکی دا بە هەر کەسێک ئەبێ عهد و پەیمانەکە باتە سەر. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قردی بەلای شەخسێکەوە بوو، کابرا وتی ئیسا ئەچم بۆ دیێنم. سبحان الله، کابرا چووە بۆ ماڵەوە لە بیری چوو، بەڵام پێغەمبەری خوا لەو شوێنە مایەوە تا 3 ڕۆژ هەتا کابرا هاتەوە بۆ لای نەڕۆی، لەبەر چونکە عهد و پەیمان وتم لێرە ئەوێسم تا دێیتەوە. جا لەبەرەوە عهد و پەیمان کە ئینسان دای ئەبێ بیباتە سەر، مادەم عهد و پەیمانەکە عهدی چاکە و عهدی باشە بێ. و هەڵوەشانەوەی عهد و پەیمان هەر کەسی هەڵی بۆشێنێتەوە و نەیباتە سەر ئەوە ئەبێ کەفارەتەکەی بدات. ئەوەڵەن ئەبێ لە پێشا تۆبەی لێ بکات، دووهەمین ئەبێ کەفارەتەکەی بدات. کەفارەتەکەی چییە؟ یان عەبدێ بکڕێ و ئازادی کە ئەمڕۆ عەبد نییە، یان ئەبێ 10 فەقیر تێرکە طعام و خادەمەنیان باتێ، یان ئەبێ 10 فەقیر پۆشتە بکات لیباس و پۆشاکیان بۆ بکڕێ. ئەگەر دەسەڵات و توانای نەبوو ئەمەیان کە ئەبێ 3 ڕۆژ بە ڕۆژوو بێت. ئەمە یعنی بۆ ئەو کەسانەیە کە عهد و پەیمان ئەشکێنن لە بینی خۆیە یان لە بینی خوایە سوبحانەهو وتەعالا یان لە بینی خەڵکانێکە شتێک ئەکا بەڵێنەدا ئەو شتە جێبەجێکە. بۆیە زانای ڕەحمەتی خۆیان لێبێ ئەڵێن بەڵێندان 4 جۆری هەیە. یەکەم بەڵێن لە بینی ئەم مرۆڤە و خوای پەروەردگارە، بەڵێن لە بینی پێغەمبەر و ئەم مرۆڤەیە، بەڵێن لە بینی ئەم ئینسانە لە کۆمەڵگا لەگەڵ خەڵکانی ترا لەکە لە کۆمەڵگادا لەگەڵ یا ئەژێ
بەڵێنی ئەم مرۆڤە بۆ خۆی بە نەفسی خۆی ئەڵەن ئەم چوار جۆر بەڵێنەمان هەیە. بۆیە ئینسان ئەگەر دیقەت بگرین ئێمە وەکو ئینسانی مسلمان تەماشای قورئان بکەین، قورئان زۆرێک باسی بەڵێن و ئەوانە ئەکا وە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تەئکید لەوە ئەکەنەوە کە ئینسان ئەبێ بەڵێنەکانی لە کاتی خۆیدا وەکو خۆی جێبەجێ بکە. ڕاستیدا بابەتی بەڵێندان و هەروەها وعددان بابەتێکی گرنگە، بۆیە لە پێناسەکەیدا زانایان دەڵێن وعد و بەڵێندان ئەوەتانێک کە ئینسان خۆی پابند بکە بە ئەنجامدانی شتێکەوە لە بەردەم کەسێکی ترا لەسەر شتێکی دیاریکراوکەوە بۆی جێبەجێ دەکات لە کات و سادا یاوەکو لە مستەقبەل و لە داهاتوودا. کابەتانێ بەڵێندان بریتیە لەوەی کەوا ئینسان خۆی پابند دەکات بەوەی کەوا ئەو کارە جێبەجێ بکە، بەڵام زۆر جار سەیر دەکەی زۆر لە مرۆڤەکان ئەو وعد و بەڵێنانیش کەوا دەیدەن نایبنە سەر. بۆیە لێرادا ئەگەر بپرسین جۆرەکانی بەڵێندان چییە، جۆرەکان بەگشتی زۆرن، بەڵام یەکەم جۆریان بریتێ لەوەی کەوا ئینسان وعد و بەڵێن ئەدا لەگەڵ خوای پەروەردگاردا بەوەی کەوا دەبێ بڕیار دەدا تەنها خوای پەروەردگار بپەرستێت. ئەمەش بەرجەستە بووە ڕۆژانە ئینسان لەگەڵ خوای پەروەردگارە، بە تایبەتی ئینسان لە نوێژدا لە عیبادەت لە خواپەرستیدا کە دەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، بەڵێن بێ تەنها خوایە تەنها تۆ دەپەرستین و هەروەها تەنها داوای یارمەتی و کۆمەک لە تۆ دەکەین. کەوای بێتانە ئینسان وعد و بەڵێنەدا بە خواپەرستی، وعد و بەڵێنەدا بە خوای پەروەردگار کەوا لە گوناه و لە تاوان و لە سەرپێچی بە دوور بێت. بۆیە دەبێت خاوەنی ئەم وعد و بەڵێنەی خۆی بێت بۆ ئەوەی کەوا بەسەری بەرزەوە لای خوای پەروەردگار دەربچێت. جۆرێکی تر لە وعد و بەڵێنەکان ئەوەتانی کە ئینسان وعد و بەڵێن ئەدا بە نەفسی خۆی بەوەی کەوا پابند بێ بە شتە باشەکانەوە و هەروەها دوور بێت لە شتە خراپەکان، واتە خۆڕازانەوە بە شتە جوان و چاک و ڕێکوپێکان و هەروەها خۆخاڵیکردنەوە لە هەموو ئەو ڕەزائیلان و ئەو شتانی کەوا نەفسی ئینسان و هەروەها شخصیەت و کەرامەتی ئینسان لەکەدار دەکات. و جۆرێکی تر لە بەڵێنەکان بەڵێندانی نێوان مرۆڤەکان خۆیانە بەگشتی کە ئەمەش دەتوانین بڵین چەند فەرعێکی لێ دەبێتەوانێ. ئینسان لە ژیانی خۆیدا بێگومان هەڵسوکە و لەگەڵ مرۆڤەکانە دەکات. بۆیە پێویستە ئەو وعد و بەڵێنانەی کەوا دەیدا یا نەیدا یا کەسیقە و متمانی بەخۆی هەیە کەوا وعد و بەڵێن بدا لەگەڵ خەڵکی تردا، دەبێ ئەو وعد و بەڵێنە لە کات و لە ساتی خۆیدا بە باشترین شێوە بە جوانترین شێوە وعدەکەی بباتە سەر و هەروەها جێبەجێ بکات. یەکێکی تر لە جۆرەکانی وعد لە ڕاستیدا بەگشتی بریتێ لە وعد و بەڵێندانی بەرپرسان و دەسەڵاتداران و ئەوانەی کەوا خاوەنی ئەزمون و هەروەها ئیشوکار لەگەڵ میلەتە و لەگەڵ خەڵکە لەگەڵ ژێردەستەکانیانە کە ئەمە جێگەی خۆیەتی هەڵوێستی زیاتی لەسەر بکرێت. دەبێ ئەم جۆرە کەسانە ئاگایان لەوە بێ ئەو وعد و بەڵێنەی کەوا دەیدەن بە شێوازێکی جوان و چاک و ڕێک و پێک کە سەرپەرشتی حاڵ و باڵی کۆمەلگا و هەروەها میلەت بکەن، دەبێت لە کاتی خۆیدا ئەو وعدانیان بنەسەر کە بەداخەوە ئەمڕۆ ئەمە بۆتە نەخۆشیەک و هەروەها بۆتە گرفتێک، بۆیە بێتاقەتبوونی لە لای جەماهیر و لە لای خەڵکیش دروست کردووە. و هەروەها وعد و بەڵێندان زۆر جار لەلایەن دایک و باوک و سەرپەرشتیارانەوە. ئەم وعد و بەڵێندانی دایک و باوک سەرپەرشتیاران بەڕاستی ئەهەمیەت و گرنگێتی خۆی هەیە، چونکە منداڵەکان و ئەوانەی کەوا ژێردەستەی ئینسانن هەر لە دایک و باوکە هەر لە مامۆستاوە هەر لە بەرپرسی کۆمەلگا و فەرمانگەیەکەوە کاریگەری دەبێت لەسەر کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵەکان لەسەر لایەنی ڕۆحی و دەرونی ئەو جۆرە کەسانە کە ئینسان لەگەڵیانە دەژی و هەروەها وعد و بەڵێنیان پێدەدا. کەوا بوو بەگشتی وعد و بەڵێندان پابندبوونی خودی ئینسان خۆیەتی بە شتێکە کەوا لە داهاتوودا بیباتە سەرەوە پێویستە ئینسانیش خاوەنی وعد و بەڵێنی خۆی بێ لەم جۆرە بەڵێنانی کەوا دەیدا. یەکێک لەو شتانی کە لە قورئانە گەر دقەتی بدەیت دایمەن بۆ پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام باسی یەکێک لە گرنگترین گەورەترین صفاتەکانیانەکە لە قورئان، یعنی تۆمارکردنی صفاتی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام. یەکێک باسەکە کە زۆر گەورە و گرنگ بێ، یەکێک لەوانەی کە باسی ئیسماعیل پێغەمبەر دەکات. تەبەن ئیسماعیل پێغەمبەرمە، خۆی پێغەمبەرە، باوکی پێغەمبەرە، برایەکی پێغەمبەرە، مامی پێغەمبەرە، ئامۆزایشی پێغەمبەرە. ئەمە گەورەترین صفەتێک کە لە قورئانە باسێکا فەرمی ئینەهو کانە صادق الوعد، کەواتە بەڵێن و وعد لە ئیسلامە پێگە و گرنگیەکی تایبەتی خۆی. ئینسان لە هەموو نوێژێکە ڕۆژی ئەگەر بێت و بەس فەرز بکە 7 جار وعد بە خوددادا، ئەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، کاتە وعدێکمان لەگەڵ خوای گەورەیە، وعدێکیشمان لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام، وعدێکیشمان لەگەڵ قورئانە، وعدێکیشمان لەگەڵ ئەم دینێ،
وعدێکی تریشمان هەیە لەگەڵ ئەهەمەی خەڵکایە ئیتر بەدەر لە هەموو ئینتیمای دینی کابرا مسلمان بێ یا کافر بێ کە تۆ وعدێکت پێدا کاتە لە ئەستۆی تۆدا شتێکی بەرامبەری ئەنجام بدەیت کاتە بەڵێنێکمان هەیە بۆ خوای گەورە کە ئێمە لە نوێژا ڕۆژی حەڤە جار بەڵێنێکمان هەیە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بڕیارمان داوە بەڵێنمان داوە تەنها پێغەمبەر ڕابەر و پێشەوامی صلی الله علیه وسلم بەڵێنێکیشمان بە قورئان داوە کەوا بەرنامەی ژیانمان ئەوە بێ بەڵێنیشمان بە ئیسلام داوە کە ئێمە مسلمانین خزمەتێک بەم دینە بکەین تر هەر یەکی بە شێوەیە خزمەتێکی خۆی دەکات ئەوجا ئەوەش کەوا دەمێنێتەوە وعدێکە لە نێوان من و کەسێکی تر ئەیترە کەسە هەر چییە بێ کە بەڵێنێکم پێدا دەبێ بیوەمە سەر کەواتە ئەم بەڵێنانە اینجا بەڵێن گەورە و بڵێن بچووکی یا تەصنیفکردنی بەڵێنەکان کە کامیان مهمترە کە تۆ وەفای پێوە بکەی بەعام هەموویە بێ وەفای پێوە بکەی چونکە وتمان إنه كان صادق الوعد بەڵێنێکی داوای بتبێت هەندێک لە مفەسرین دەفەرمون ئیسماعیل پێغەمبەر عەلەیهی سەلام وعدی بە کابرایەدا 22 ڕۆژ یا 22 مانگ یا 22 ساڵەڵێن ئەو شوێنی کەوا وعدی تێدا دابوو هەموو ڕۆژێ لەو کاتە ئەهاتەوە سەر شوێنەکەی خۆی کە وعدی پێیا بوو چونکە وعدی پێیا کاتە بەڵێندان ئەوەیە کەوا لەگەڵ خوای گەورە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەگەڵ قورئان و ئیسلام و خەڵکی تر وڵی بە حەقەت عهد و پەیمان کە باسم کرد خوا لە قورئانە فەرمێ إن العهد كان مسئولا بەڕاستی عهد و پەیمان کە ئینسان دای ئایا بەخوای گەورە بێ یا بە ئینسانی بێ بیباتە سەر عهد و پەیمان شکاندن وتم سفەتێک لە سفەتی منافقیتایە بەڵام چی ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان عهد و پەیمان باتە سەر ئیمان و بڕوایەکی ڕاستەقینە و ئەوە بخاتە ئیمان و بڕوایەکی ڕاستەقینە بخاتە ناو دڵی خۆی ناو دڵیا بێت ئیمانەکە وای لێکە کە ئەم ئینسانە پابند بێ بەو عهد و پەیمانەوە کە داوێتی ئایا عهد و پەیمانی بەخوای گەورە داوە یا عهد و پەیمانی بە یەکێ داوە مەتەڵەن پارەیەکی قەرزەکە ئاڵێ فڵەسەری فڵان مانگ دەمەوە تماشاکەی شخصی وایە کە ئیماندارە یەک لە سەری مانگەکە پارەکەی بۆ دێنێتەوە یان ئەگەر نەیبێت دێ داوای لێکە ئەڵێ بەڵکو بۆم زیادکەی یێتەوە بۆ لای ئەڵێ ئیسە نیم بەڵکو تۆ بۆم زیادکەی هەتاوەکو بەر ئەو عەهدەشکێن و ئەو مەثەلەنینە بەر ئەو هەڕەشە خواییە نەکەوێت کە ئەفەرمێ فمن نكث فإنما ينكث على نفسه ومن أوفى بما عاهد عليه الله فسيجزيه أجرا عظيما بەڕاستی ئەوانەی کە عهد و پەیمان ئەشکێنن ئەوە زەرر لە نەفسی خۆیان نەدەن ئەکەون ناو تاوان و ناو گوناهەوە لەبەرەوە کە هەر کەسی عهد و پەیمانیدا ئەبێ عهد و پەیمانە باتە سەر وەلەو بیژگاتە سەر ئێسقانی جا لەبەرەوە ئەگەر هات و عهد و پەیمانەکەی شکان ئەوە معنەی وایە صفتێک لە صفاتی منافقی لە خۆیان تەطبیق و دابین نەکات جا بۆ ئەوەی کە ئەو صفەتی منافقیە بەسەر یازاڵ نەبێ ئەبێ مەثەل لە ئەو عهد و پەیمانە کە ئیدا بێ پێوی ملتەزیم بێت بیباتە سەر و ئەگەر نەیتوانی بیباتە سەر لەبەر عوزر و بەهانەیەک داوای تۆبەکە لە خوای گەورە و ئەگەر مەثەلەن عهد و پەیمانی بە شەخسێکدا بوو کە لە سەری فڵانە مانگە یا فڵانە ساڵە ئەو پارە بۆ دێنێتەوە کە لێی قەرز کردبوو نەیتوانی بیباتەوە ئەبێ لە کاتی خۆیان پارەکەی بۆ باتەوە ئەگەر نەی بۆ بچێتەوە داوای عوزری لێ بکە و بۆ کاتەکەی بۆ زیادکە بۆ کاتێکی تر بۆ ئەوەی بەر ئەو عەهدەشکێنێ نەکەوێ و بۆ ئەوەی کە صفەتێک لە صفاتی منافقی بەسەریا جاری نەبێ اینجا ئەوانەی کە عهد و پەیمان ئەشکێنن بەڕاستی ئەوانە معنەی وایە صفەتێکی زۆر خراپ کە لای ئیسلام زۆر قێزەونە لە خۆیان تەطبیق و دابین یەکات مەثەلەن شخصی وایە ئەچێ پارە قەرزەکە ئەڵێ وەڵڵا بیلای من فڵانە مانگ بۆ دێنمەوە تماشاکە هەر گوێیشی نایەتێ کە نەما هەریشی نەکردووە بەڵام ئەوە لەسەری ئەبێتە گوناهێکی گەورە لەسەری گەورە بێ بۆ چونکە معنەی وایە ئەم ئینسانە صفەتێک لە صفاتی پیاوی منافقی لە خۆیان تەطبیق و دابین نەکات جا بەڕاستی ئەبێ ئێمە نابێ ئەو عهد و پەیمانە کە ئەیدەین بەخوا و بە خەڵقی نابێ بیشکێنین عهد ماشکان مەسئولیەت و بەرپرسیارەتی گەورەمان هەیە گەورە ڕوومان تێکە لەلایەنی خوای گەورە و ئەگە ئینسان مەسەلەن عهد و پەیمان بدا بە خوای گەورە بەڵام لە بیری بچێ لە فکری بچێ عهدەکەی کە داوێتی ئەوە هیچی لەسەر نییە چووکێکین ئەوە معنای لە برچوونە کە پێغمبەری خوا فەرمێ کەسێک کە یعنی مەثەلەن
شتێک بە لە بیری بچەونەیەکە ئەفەرمێەوە خوا هیچی لەسەر ناگرێت. طبعا ئەگەر ئەبێ ئێمە هەوەکو مسلمان پێش هەموو شتێک ئەبێ ئەو ئیمان و دینداری کە هەمانە ئەبێ ئەوە پاڵمان پێوەنێ بۆ ئەوەی ئێمە ئەو بەڵێنانەی کە داومانە وەکو خۆی جێبەجێیان بکەین، بۆ لەبەر ئەوەی بەڵێن شکاندن یان بەڵێن جێبەجێ نەکردن ئەوە هەڕەشەی لەسرە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئایەت المنافقی ثەلاثە ئیذا وعد ئەخلەف، ئەفەرمێ نیشانەکانی دووڕووی سیانن. یەکێک لەوانە چییە؟ ئەگەر کابرا بەڵێنێکی دا لە بەڵێنەکەی ڕاز نەکا، لە بەڵێنەکەی و خۆی جێبەجێ نەکا، یان ئەو بەڵێنەی کە داوێتی بیشکێنێ، بەڕاستی ئەمە چییە؟ ئەمە هەڕەشەی لەسەرە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ نیشانەی دووڕوویە. کەواتە ئێمە بەش یەکەمیان ئەوەیە ئەبێ ئەو دینە، ئەو دینداری و مسلمانەتی و خواناسیە پاڵمان پێوەنێ، وەکو چۆن نوێژ ئەکەین، ڕۆژ و ئەگرین، ماڵ ئەبەخشین، کار و کردەوەی چاکە ئەەکەین، بە هەمان شێوە ئەبێ بەڵێنەکانمان جێبەجێ بکەین. بۆ ئەگەر دیقەت بگرین خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا کاتێک باسی کۆمەڵە شتمان بۆ ئەکا، ئەو باسی ئەو کەسانەمان لەگەڵ نوێژ و ڕۆژ و باوەڕهێنان بەخوا بە پێغەمبەری خوا، باسی ئەو کەسانی کە بەڵێنەکانیان جێبەجێکەن لەگەڵ ئەم شتانە ئەیهێنێ بۆمان بازەکە. ئەفەرمێ لەیسە البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل. جاء لكوتايدا لدواء معنا فرمي وإقام الصلاة وإيتاء الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا. ئەفەرمێ چاکەکردن ئەوە نییە ڕووبکەیتە ڕۆژهەڵات و ڕووبکەیتە ڕۆژ ئاوە، بەڵکو چاکەکردن ئەوەیە باوەڕهێنانە بەخوا، بە پێغەمبەری خوا سەرەڵڵا، بە پێغەمبەرانی خوا، بە کتێبەکانی خوا، بە مەلایکەتەکانی خوا. چاکەکردن ئەوەیە تۆ ماڵی خۆت ببەخشی بە خزمانی نێزیکت، بە دراوسەکانە، بەو کەسانی کە چاکیان لەگەڵا کردووی چاکیان لەگەڵا بکەی. چاکەکردن بەرپاکردنی نوێژە، دانی ماڵ و زەکاتی ماڵەکەتە. ئەنجا ئەفەرمێ و یەکێکی تر لەو شتانەی کە چاکەیە ئەوەی والموفون بعهدهم إذا عاهدوا، ئەو کەسانەی کە بەڵێنیان داوە کاتێک بەڵێنیان بە هەر شتێک داوە بەڵێنەکانیان جێبەجێ ئەکەن. کەواتە بەڵێن جێبەجێکردنی بەڵێنەکان وەکو کردنی نوێژ و ڕۆژ و زەکات و هەموو ئەو عیبادەتانەی تر وایە بەڕاست. طبعا ئینسان ئێمە وەکو مسلمان گەورەترین بەڵێن ئەوەیە ئەم ئینسانە ڕاست بکات لەگەڵ خوادا، ئەو بەڵێنانەی کە بەخوای داوە بەڵێنەکانی لەگەڵ خوادا جێبەجێکە. ئەم ئینسانە کە توانیتی لەگەڵ خوادا ڕاست بکە، ئەم ڕاستیەی لەگەڵ خوادا وای لێ ئەکا بەڵێنەکانی کە بە پێغەمبەری داوە عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێکە. ئەم بەڵێنانەی کە بە پێغەمبەری داوە سەڵەڵڵاهو عەلەیهی وسەلەم، ئینسانە کاتێک لەگەڵ سوننەتەکانی پێغەمبەر تێکەڵ بوو، وای لێ ئەکا ئینسانێکی نمونەیی، مرۆڤێکی نمونەیی دروست ئەبێ لە کۆمەڵگادا. هەموو ئەو بەڵێنانەی کە داوێتی بەقەدەر توانای خۆی جێبەجێ ئەکا. و بۆیە ئەو پرسیارەی بەڕێزت یعنی گەورەترین و مهمترین بەڵێن ئەوەی ئینسان بتوانێت ڕاست بکات لەگەڵ خوای پەروەردگارە سوبحانەهو وتەعالا، ڕاست بکات لەگەڵ پێغەمبەرە سەڵەڵڵاهو عەلەیهی وسەلەم، ڕاست بکات لەگەڵ کۆمەڵگاکەی خۆیان. ئەوە بە تەدریجی ئەگەر یەکەی جێبەجێ کرد، ئەوە ئەم مرۆڤە توانیوێتی هەم خوا سوبحانەهو وتەعالا و پێغەمبەر و کۆمەڵگاش لە خۆی ڕازی بکە. ئەوجا بۆ بەشی دووەمی پرسیارەکە طبعا ئێمە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا باسی ئەوەمان بۆ ئەکا لە قورئانە فەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها. خوای پەروەردگار بەو گەورەیی خۆیەوە کە دروستی کردوین پەروەردگارمانە داوای شتێک ناکە کە ئێمە لە توانامانە نەبێ. بەڵام ئەوەندە هەیە ئەم ئینسانە کاتێک بەڵێنێکەدا وا چاکە بەڵێنەکە مەوعیدی کاتەکەی بنووسێ بۆ ئەوەی لە بیری نەچێتەوە. یان ئێستا بۆ لە مۆبایل و ئەو شتانەیە هەیە بەرنامەیەک هەیە کاتەکەی ئەنووسی بۆی لە بیرێ بێنێتەوە بە جەڕەسێکە بە شتێکە، بۆ ئەوەی ئەم ئینسانە لە کۆمەڵگادا بە کەسێکی ڕازگۆ ناوبانگ دەرکا، وا چاکە بەڵێنەکانی خۆی بنووسێتەوە. و ئەگەر لە بیریشی چوو، ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێری ئەوەمانەکە ئەفەرمێ خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا چەند شتێک لەسەر مرۆڤەکان نانووسێ. یەکەم لەو شتانە ئەوەیە ئەوەی کە لە بیری ئەچێتەوە خوای پەروەردگار لەسەری نانووسێ. بۆیە ئەگەر ئەم ئینسانە
بەو شێوەیە کاتێک بەڵێنێک ئەدا ئەگەر لە بیری چۆوە عوزرێکی شەرعی هەبوو ئەوە هەم لای خوای پەروەردگار سوبحانەهو وەتەعالا لەسەری نانووسرێ بە گوناه و تاوان و هەم لای ئەو کەسەی کە بەڵێنەکەشی پێداوە کاتێک عوزرەکەی بۆ هێنێتەوە ئەبێ ئەم کەسەی کە بەڵێنەکەی پێدراوە ئەبێ بە سنگێکی فراوانەوە مادام ئەمیش ئینسانە شتی لە بیرەچێتەوە بێم عوزرەی بۆ بێنێتەوە کە لە بیری چۆتەوە. لە ڕاستیدا ئەوەی کە زۆر جار مرۆڤەکان ناتوان پابند بە وعد و بەڵێنەکانیانەوە کۆمەڵێک هۆکارگەل هەن بۆ ئەم بابەتە. یەکێک لە هۆکارانە ئەوەی کەوا ئینسان لاوازی پابندبوونی بە حکومە شەرعیەکانەوە. هەچ کاتێ ئینسان ئیمان و پابندبوونی بە بنەماکانی شەرعەوە و هەروەها بە بنەماکانی قورئانی پیرۆزەوە بە بنەماکانی فرمودەکانی پێغەمبەری خواوە صلی الله تعالی عليه وسلم بە قووەت و بەهێز بوو دەتوانێت پابند بێ بە وعد و بەڵێنەوە. بەڵام کاتێکەوە لاوازی پابندبوون بە حکومە شەرعیەکانەوە ڕوو دەکاتە ئینسان ئیتر ئەم ئینسانە باکی نییە بە مەسئلەی بەدنەسەری ئەو وعد و بەڵێنە. ئەمە خاڵێکی تر ئەوەتانێ لاموبالاتی واتە گوێنەدان بە سەرنجامی ئەوەی کەوا ئەم وعد و بەڵێنەی کەوا دەیدا بیر لەوە ناکاتەوە ئایا سەرنجام و دەرهاویشتەکانی ئەم نەبرنەسەری وعد و بەڵێنە چی لە دەبێتەوانێ و هەروەها گرنگی پێنادا. ئەگەر کەسێک گرنگی و مبالاتی هەبێت بۆ وعد و بەڵێنی کەوا دەیدا بە دەوروبەری خۆی لە ڕاستیدا قەدوا ناکەوێت لە برنەسەری ئەو بەڵێنی کەوا دەیدا. وهروە خاڵێکی تری زۆر جار ئەو وەسیلە و ئامرازانی کەوا پێویست و گونجاون سەردەمیانە کە ئینسان تۆماری ئەو وعد و بەڵێنەی بدا لە لای خۆی بۆ ئەوەی کەوا لە فڵان کاتە لە فڵان مانگە لە فڵان هەفتەدا ئەم وعدە دەباتە سەر. ئەگەر ئەو میکانیزم و ڕێگانی کەوا پێویستە بیگرێتە بەر بێگومان بیرخەرەوەیکی باشە بۆ ئەوەی کەوا لە کات و ساتی خۆیدا وعدەکە باتە سەر. کاتێک کە ئەم وەسیلە و میکانیزمانە لە کات و ساتی خۆیدا وەکو پێویست ناگرێتە بەر سەیدەکەی وعد و بەڵێنەکان لە کاتی خۆیدا ناچێتە سەر. و هەروەها جار وەکیتر لە هۆکارەکانی تر ئەوەتانە کە گرنگی نادا بۆەوەی کەەوە ئامادە بێ یاوکو ئامادە نەبێت. بۆ نمونە کەسێک وعد ئەدا لە مەجلیسێکدا بچێ بۆ مەجلیسێ بچێ بۆ موعیدێ بچێ بۆ کوبوونەوەیەک گرنگی نادا چەندە ئەم موعیدە ئەم گرنگێتی هەیە لەلای ئەو کەسانی کەوا بۆی دەچێت. بۆی ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کەوا زۆر جار مرۆڤەکان ناتوانن وعد و بەڵێنەکانیان ببنە سەر. بەبارێکی تردا ئەگەر ئێمە بڵین چی وامان لێ دەکا کە ئێمە خاوەنی وعد و بەڵێنی خۆی بین بێگومان کۆمەڵی هەنگاو هەیە کە ئینسان وا لێ دەکات هەمیشە پابند بێ بە وعد و بەڵێنەوە. یەکەمینیان ئەوەتانە ئینسان ئەو وعد و بەڵێنەیە کە دەیدا کاتێکەوە ئیشکێنێت بە چاوی ئەوە سەیریکە کە ئەمە مەعسیەت و گوناه و تاوانە. بزانێت ئەمە سەرپێچیەک دەکا کاتێکەوە وعد و بەڵێنێک ناباتە سەر و وەروە جێبەجێ نەکە. خاڵی دووهەم تێنەگەشتنە لە حکومە شەرعیەکان. ئینسان کاتێکەوە لە حکومە شەرعیەکان تێبگا یاوەکو لە پەروەردەیەکی ئیمانی ڕاستەقینە تێبگا ئەم پەروەردە ئیمانیە دافیعە بۆ ئەوەی کەوا ئینسان پابند بێ بە وعد و بەڵێنێکەوە دەیدا. و هەروە خاڵێکی تر لە هەنگاوەکان بریتێ لە سووربوون لەسەر وەفا بە وعد و بەڵێنی کەوا ئینسان دەیدا. یعنی سوور بی لەسەر ئەوەی کەوا ئەم وعد و بەڵێنە مادامە کونێ داوتە دەبێ وعد و بەڵێنەکەت بێتە سەر. و هەروە خاڵێکی تر بیرکردنەوە لە سەرنجامی بێبەڵێنی بێوعدی بیرکەیتەوانێ سەرنجامی ئەم وعد و بەڵێنی کەوا تۆ نایبێتە سەر لە لای خوای پەروەردگار و هەروە لە ڕوانگەی فرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروە لە ڕوانگەی کۆمەڵگا و دەوروبەری کەوا تۆیدا دەژیت چ سەرنجامێکی لێ دەکەوێتەوانێ و هەروە چ عاقبەتێکی هەیە. ئەمەش هەنگاوێکە. و هەروە خاڵێکی تر ئەوەتان ئینسان پێش ئەوەی کەوا وعد بدا بیر لەوە بکاتەوانێ ئایا ئەو وعد و بەڵێنە پێی دەچێتە سەر یاوەکو پێی ناچێتە سەر. ئەگەر وعد و بەڵێنت پێ ناتێتە سەر وعد مەدە. هەروەکو عومەری کوڕی خەتاب ڕزای خوای پەروەردگاری لەسەر بێ ئەفەرمێ وعد مەدە بە وعدێکەوە لا تثق بنفسك. ئەگەر ثقە و متمانەت بەخۆت نییە وعد مەدە. خۆ ئەگەر ثقە و متمانەت بەخۆت هەیە ئەوە وعد بدە و هەروەها لەگەڵ وعدەکەدا بڕۆ و پابند بە بەجێبەجێکردنی ئەو وعد و بەڵێنەی کەوا دەیدەی بە بەرامبەرت. یەک خاڵ کە زۆر گرنگە ئەویش ئەمەیە ئێمە چۆن وعد بە بەرامبەرەکەمان بدەین. من وعدێک بە جەنابتە دەم دەڵێم دێم فڵانە ڕۆژ دێم بۆ ئەو شوێنە. ئەوەی یەکەم ئێمە بزانین چۆن وعدەکە ئەدەین. بۆچی؟ چونکە تۆ وعدێکت داکەواتە شتێکت لە ئەستۆدای خوای گەورە فەرمایە الذین ئەوفوا بالعقود ئەو پەیمان و بەڵێنی داوتەی بە وەفای پێوە بکەی. کاتە یەکەم ئەوەی ئێمە یەکەم زانین چۆن بەڵێنە دەین. ئەویش بەوەی کەوا من وتم دێم ئینشاءڵڵاکی تێخەم بڵێم ئینشاءڵڵا دێم. ئەگەر بۆم نەکرا بۆی مەسئول نەبم بەرامبەر. ئەمە یەکەم. دووەم چی بکەین بۆی بەڵێنەکانمان بەری نەسن. بەڕاستی یەکەم شت ئەوەیە کەوا ئێمە بزانین
بە وعددان و بەڵێندان شتێکی سادە و سانا و هاکەزای قسەیەک نییە من بۆ تۆی بکەم ئاوا فڕێدەم بیخەوە مەیدانێکەوە لێی گەڕێم بەڵکو وعد و بەڵێن ئەوەیەکەوە من لە ئەستۆمدا شتێک بەرامبەر تۆ هەیە ئەم شتێکەوە بەرامبەر تۆ هەیە یەکەم مەسئولم بەرامبەر خوای گەورە چونکو وادم بە تۆدا و دووەم مەسئولم بەرامبەر بە تۆ کاتر لە پێناوی ئەوەیکەوە ئەستۆپاکی خۆم لە بەرامبەر خوای گەورە لە قیامەتە و ئەستۆپاکیم بەرامبەر بە تۆ ئەبێ وەفا بە بەڵێنەکەم بکەم بزانین عاقیبەتی ئەم وعدەی کە نەم بردەسەر چییە ئەو جاتوانین وەفا بە بەڵێنەکە بکەین ئەمە یەکەم دووەم زۆر جار ئێمە قسەکردنمان هەروە فڕێدانە قسەیەکەکەم و فرێدەم ئەمە هەڵەیەکە کە مەسەر بۆیە نایبینە سەر ئەڵێم کوڕی چی ناوە قسێکی جاوە چی ناڕۆم لەورەی بزانین کە ئەم قسەی کە مەسئولم بەرامبەر بە قسەکە بۆی هەموو کاتێ وعد نەیەم کەسێک گوتی ئەوە دەکەی ئەگەر نەمتوانی بڵێم ناتوانم لەبەرەوەی زۆر بەداخەوە لەم سەردەمەی ئێمەدا زۆر جار کەسێک هەیە توانای هەڵگرتنی 2 کیلۆ هەیە دەچێت دەنیشێتە 20 کیلۆیە کاکە تۆ ناتوانین دووەکە هەڵگریت 20 کیلۆ لە چی کە تۆ نەتوانی وعد بدەیت دەبێ لێگەڕیلەوە کاتە ئەوەی کەوا چی بکەین بۆ وعدەکانمە بەنیسەرەوەی کەوا بزانین دیراسی ئەو شتە بکەین یا بە عەقڵ بیر لەو شتە بکەینەوە نەک بە زمانمان نەک مەسەن لە ڕوادا بمین بۆ تۆ وەڵا کاکە ئەو وایە لەبەرەوەی دووەم ئەوەیە کەوا ئێمە بزانین گرنگی وعد چەند گەورێ اینجا وعدی ئەوەش بدەین کە بتوانین کە شتێک نەماتوانی لێی گەڕین کەواتە بزانین مەسئولین بەرامبەر خوای گەورە مەسئولین بەرامبەر خەڵکی ئەوجا ئەوەش بزانین کە وعدێک بدەین کە بتوانین بیکەین بۆی بیبەینە سەر ئەوانەی کە عهد و پەیمان ئەشکێنن لە هەردوو دنیا زەرە دەکەن لە دنیای ئەمڕۆ و لە دنیای پاشە ڕۆژیش لە دنیای ئەمڕۆ زەرە دەکەن چونکە ناو خەڵکە مەشهورە بێ ئەڵێم پیاوە پیاوێکی سفەت منافقی تایە مەسەڵە کەس هیچی نەیاتێ چونکە عهد شکێنە کەس لەگەڵ یا مەسەڵەن ڕفاقەت و هاوڵی نەکات چونکە عهد شکێنە یعنی لە زۆر لاوە یعنی مەسەڵەن یعنی لەوانەیە بۆ ژنێکی بۆ کوڕێکی ژن بهێنێ يعني خلق لك مع هشكينا كوركيش هذا صفتي خويتي جني ندني يعني زرركي هم بو خوش يبي هم بو مالو من دالي شيء يعني مثلا علم كي وعى هشكينا كسك شكينا هنا فكل يعني بروليك خرافي من على كاني كدو من هل لسر او صفتي كأنبا وكا هيتي جوربون لبروا هم زرري بو خوش كخلق اعتباري فيناكا هم زرر مالو من على كيش اما زور كذبينين كخوي بياكي خرافة يعني مثلا عهد بلن شكينا تماشاكي لنا خلقها سوكا وما لنا لكش سوكا بيننا وخلقها جال بروا ابي يعني اواني كعهد شكينن بيش هموش تي ابي بقرن ولا يخو توبي لي بكنو وفاب كان بعهده بيمانه كذا يعني بخواي جورا بويك لنا وخلقها خلاصه اشتكى ابو دويتو عهد سيقو اعتباري كان بقريتها جبراسي أواني كعادو بيمان شكينن أما الذين أوزر لكيتي لقيامتي شا صفتي منافقين مورك ربنا وشاوان مورك ربنا وشاوان يانوا لبدأوا شكا عهد كإنسان عهدو بيمان داب خواي جورك بنو كارأكم ببيع عذر نيكا أهو معناه أن إنسان عهدو بيماني شي جور لقال خواي جوراش كان يتي جاوز جاي خويتي لروجي قيامتها صفتي منافقيك بدت ناوشاوان كأم بياوا منافق ولا دنيايا منافقين لنا خلقي كما درك ولا دنيايا والله لقيامتها لنا خلقي اول واخر درك شو كان همو كره همو خلقي دنيا لادم وتاخر انسان بس تبول كيكو ابيتوا لس يكشون كو ابيتوا اول نفر اخر قصي اخر نفر بيسي اخر نفر قصي اول نفر بيسي لمسروا امسوا سركه اقال ليكترينا جاتو ورا ليه ابرويه شي زياتر همو عالمي كوري زوي اغايليتي اي بينك ام بياو منافق ولا دنيا جابوا ايك انسان ابروي قيامتي نروا اذيس او صفتك عهد شكينه نيمني بەگشتی پابند نەبوون بە وعد و بە بەڵێنەکانەوە کارێکی خراپە لە ڕوانگەی ئیسلامی پیرۆزەوە لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار زەمی یەهود و نەساڕامان بۆ دەکات دەفەرمێ ئەوە كلما عاهدوا عهدا نبذه فريق منهم
کابێتانی لە ڕوانگەی ئیسلام و شکاندنی وعد و بەڵێنەکان یەکێکە لەو کارە خراپانی کەەوە ئینسان دەبێ پەنای پێ نەبات و هەروەها خی پرۆدگار وعد و بەڵێن بە مەسئولیت باس ئەکا ئەفەرمێت ئەمە مەسئولیەتی هەیە و هەروەها بەرپرسیارەتی هەیە و ئینسان دەبێ ئاگای لێبێ ئەو وعد و بەڵێنە کاتێکەوە وعد و بەڵێنەدا لە بەرامبەر بەرپرسیارەتیایە و پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم باسی وعد و بەڵێنی بۆ کردوین لە چەندەها فەرمودەدا تەنانەت بە یەکی لە صیفاتەکانی نیفاق و دووڕووی لە ئەژمارداوە وەکو لەو فەرمودە صحیح کەوا بوخاری مسلم بۆمان دەگەڕن لە ئەبو هورەیرە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی ثلاث من كن فيه سێشت هەیە کە ئینسان ئەگەر تیایدا بێ لە ڕاستیدا ئەوە نیفاقی تێدا هەیە یاوەکو خەسڵەت لە خسڵەکان نیفاقی تێدا هەیە ئەفەرمێ وئیذا وعد ئەخلف کاتێکەوە وعد و بەڵێنێک ئەدا لەو وعد و بەڵێنی دوا بکەوێت چونکە لە ڕاستی بەرنەسەری وعد و بەڵێن بنەسەر یەکێکە لە صیفات و شیمای پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام خۆی پروردگار باسی ئیسماعیل پێغەمبەرمان بۆ دەکات دەفەرمێ إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا بەڕاستی خاوەنی وعد و بەڵێنی خۆی بوو لە کات و ساتی خۆیدا کاتێکەوە گەنج بۆ پێش ئەوەی کەوە ببە پێ پێغەمبەریش تەنانەت خۆی پروردگار ڕەوانەی بکات لەبەرەوە لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕاستیە بەڵێن نەبنە سەر شتێکی خراپە و ئینسان تووشی گوناه و تاوان دەبێت و هەروە ئینسان ئەو فەرمودانە دەیگرێتەوانێ کەوا هەڕەشەی لێ دەکات وعد و بەڵێنی نەباتە سەر بە بارێکی تردا لە نێو کۆمەڵگادا ئەگەر هاتوو کەسێک وعد و بەڵێنی نەبردە سەر وردە و دە نیشانەیەکی ناشرین لەسەر خۆی دادنێ وای لێ دەبێت خەڵسی ثقە و متمانیان پێی نابێ وەروە خەڵخۆشی نابێ وای لێ دەبێت وەکو بڵێ کاریگەری لەسەر کۆمەلگا و لەسەر دەوروبەر دروست ئەبێ کابێتانێ بەگشتی کەسایەتی ئینسان دەڕوشێنێ ئینسان بەرەو درۆکردن دەبا بەرەو ناڕاستی دەبا ئینسانیش کاتێکەوە بەرەو درۆکردن هەنگاوینە بەرەو ناڕاستی هەنگاوینە ئیتر باکی نامێنە بەوەی کەوە چی دەکات و چی ناکات کابێتانێ سەرنجامی بەڵێن نەبردنە سەر هەم لە ڕوانگەی دینیەوە هەم لە ڕوانگەی شەرعیەوە کارێکی خراپە لە بۆ کەسەکە دەگەڕێتەوانێ و لە ڕوانگەی کۆمەلگا و لە نێو کۆمەلگاشدا لە ڕاستیە ئەو جۆرە کەسانی کەوە پابند نابن بە وعد و بەڵێنەکانیانەوە نیشانەی ئیستیفام علاماتی ئیستیفام لەسەر خۆیان دادەنێن و شخصیەت و کەسایەتی و تەنانەت زۆرجار کاریگەری لەسەر خۆشیان و ماڵ و خێزانیشیان دروست ئەکەن بۆیە پێویستە ئینسان لە ڕاستیدا هەمیشە ئاگای لێبێت یەکێک لەو سیفەتە جوانانەی کەوە خۆی پێدەڕازێنێتەوانێ دەیەوێت لای خۆی پروردگار خۆشەویست بێ بەڵێن بردنە سەر پاشان ئەگەر دەیەوێت لە نێو کۆمەلگا و لە نێو ماڵ و خێزان و لە نێو ئەو خەڵکی کەواتیایە دەژی خاوەنی وعد و بەڵێنی خۆی بێت و هەروەها وعد و بەڵێنی خۆی باتە سەر بەمە خۆشەویستە بێ سیقە و متمانی بۆ دروستە بێ و هەروەها خەڵکی پشتی پێ دەبەسن لە ئیش و کارە ڕاوێژی پێ دەکەن دەبێتە کەسێکی ئەمین و ئەمان لە لای خەڵکی بۆیە ئینسان دەبێ ئاگای لێبێت و هەروەها بەر ئەو هەڕەشان نەکەوێت کەوا لە فەرمودەکانی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله تعالی عليه وسلم دەتوانی بڵێن نەبردنە سەر دەبێ بە دوو بەشەوە بەشێکی مەعذورە واتە ئەو کەسە عوزری هەیە و هەروەها بەشێکی کەوا عوزری نییە ئەوەی کەوا ئێمە باسمان کرد لە خاڵی پێشوە ئەو کەسانی کەوا هیچ عوزرێکیان نییە و هەروەها خاوەنی وعد و بەڵێنی خۆیان نابن بەر ئەو هەڕەشانە دەکەون کەوا لە قورئاندا هاتووە و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله تعالی عليه وسلم بەڵام ئەگەر هاتوو لەو کەسانە بوون کەوا عوزریان بۆ دروستە بێ عوزرەکان وەکو چی وەک لە بیرکردن ئینسان لە بیری ئەچێت لەوەی کەوا وعدێکی داوە ئەمە لە ڕوانگەی شەرعی و لە فەرمودەی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله تعالی عليه وسلم ئینسانە گوناهبار نەبێت و هەروەها وەک ئەوەی کەوا بە زۆری لێ بکەن نەیەڵن خاوەنی وعد و بەڵێنەکە باتە سەر ئەمە شتێکی خراپە و هەروەها یەکێک لە هۆکارەکانی لە عوزر کە ئینسان تاوانبار نابێ پێی ناشین نابێ پێی گوناهبار نابێ ئەویش ئەوەتانێک کە ئینسان ئەگەر هات وعد و بەڵێنێکی دابوو کە گوناه و تاوانێک بکات ئەبێ ئەو گوناه و تاوانە نەکات ئەگەر هات و وعد و بەڵێنی دابوو لەوەی کەوە ئەو کارە چاکە ئەنجام نەدا دەبێ بچێ کارە ئەنجامەکە ئەنجام بدە یا وەکو ئەو حاڵەتە نەخوازراوانەی کەوا زۆرجار دێتە ڕێگای ئینسان بەهۆی ئەوەی کەوا بەهۆی نەخۆشیەوە یا وەکو بەهۆی ئەوەی کەوا ئینسان دەیەوێت بە سیارە بچێ بۆ شوێنێک ئەو مەسافەی کەوا دایناوە لەوانەیە حادیثێکی تاری ڕووداوێک بێتە پێشەوانێ نەتوانێت لە کات و سات و خۆیدا لە موعیدی خۆیدا بچێ بەدەم موعیدەکەوە بچێ بەدەم ئەو بەڵێنی کەوا داویەتی یا وەکو حاڵەتی نەخۆشی ئینسان نەخۆش دەکەوێت یا وەکو کەسێکی نزیکی خۆی لە باوکی لە دایکی لە کوڕی لە خوشکی سەیرەکەی مصیبەتێک دێتە ڕێگەیان و ناتوانێت لەم حاڵەتەدا پابند بێت بە بردنەسەری بەڵێنەکە بۆیە لەم حاڵەتانەدا ئەگەر هات و کەسێک عودری هەبوو بە یەکێک لەم جۆرانی کەوا باسمان کرد ئەو کاتە تاوانبار نابێ هەم لە ڕوانگەی شەرعیەوە و دەبێت کۆمەلگاش و ئەو دەوروبەری کەوا لەگەڵ یا دەژی بێگومان عوزرەکەیان قبول بێ چونکە ئینسان لە هەموو حاڵەتێکدا لە ڕاستیدا دەبێ عوزری لێوەربگیر
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئایەت المنافق ثلاث نیشانەی دوو ڕوو سێشتە یەکەمیان ئەفەرمێ ئیذا وعد ئەخلف کە ئەمە خەتەرترین لە تاریخی ئیسلامیە یەکێک لە زۆر خەتەرە خراپەکانی سەر ئومەتی ئیسلامی کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروست بوو دیاردەی نیفاق بوو. نیفاق لە کوفر خراپترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم خلافە وعد بەچی باسەکە فەرمێ ئایەت المنافق نیشانەی دوو ڕووسیانە کە قسەی کردووەتەوە دوڕی کرد بەڵێنێکیدا نەیبەت سەر ئەمانەتێکی پێدرا نەیپاراست یا لە حەدیثەکەی ترا ڕێوایەتر ئەفەرمێ وئیذا خاصەمە فەجەر کە بەرامبەر یەکێک قسەیە دەکا شتێک دەکا زۆر بە خراپی لە ڕوویا دەوەستێتەوە کەواتە بۆ دنیا کەسێتێکی لاواز دەبێ بۆ دنیا کەسێتێکی نابەرپرسانە و نامەسولانە خەڵک زۆر بە سوک سەیری دەکەن لە زاراوەی ئیسلامیشدا لە زاراوەی قورئان و سونەتیشدا نیشانەیەک یا سیمایەکی پێدەدرێت کە پێی دەوترێت نیشانەی دووڕووی تێدایە. لەبەرەوەی ئینسانی موسڵمان دەبێت زۆر وریابێ لەوەی کەوە لە دنیادا کەسێکی بە شخصیت بێ کەسێکی یعنی خۆپارێز بێ کەسێکی محافظ بێ نێڵێ ئار و نەنگێکی بێ بەسەرا کە گەورەترین خراپەوەی کەوا منافقاتە لە دنیادا هەر کەس وعدێکیدا نەی بدەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ منافق عاقبەتی قیامەتیش خۆتر دیارە کابرا کە ئەگەر وعدێکی دا و نەی بردە سەر لە قیامەتدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم بە تەعریفکا بێ لە قیامەتدا چۆن بێ ئەمە ئەوە لە ڕووی شخصیت چۆک و عەرزم کردی شخصیتێکی کەس متمانی پێ ناکەم سبەینە کەسێک مەسەڵەن زۆر جار دەبین کێشەی ئەم دەوڵەتانی ئێمە کێشەی ئەم بەرپرسانی ئێمە لە چیایە 50,000 وعدە دەن بە خەڵک سەرەکی دواییش نایباتە سەر خەڵک متمانی پێ ناکەم خەڵک سیقەی پێ ناکەم یەکێک لە ئشکالەکان کەوا دروستە بێ زۆر جار زۆر بەداخەوە مەسەڵەن ئێمە بڵێ خۆمان و مەسئولەکان ئێمە خۆشمان وعدەکە وعدەکان نابێنە سەر مەسئولەکانیش نابە بۆیە ئەوە ئەتوانین پێکەوە بشین ئەگەر ئێمە خۆمان کەسێکی خاوەنی وعد بین کەسێک بەڵێنێکی پێدا نەیبردە سەر ئیتر متمانە پێی نامێن لە نبردنەسەری مۆعیدەکانمان یعنی زۆر بەداخە من زۆر جار ئەڵێم گەورەترین کێشەی موسڵمان ئەوەیە لە دینەکەی هێشتا ماوە تێ بکە. بۆچی هێشتا ماوە تێ بکە؟ لەبەر ئەوەی یەکێک لە سیماکانی وەکو لە سەرەتای قسەکانمەوە کردم بەرزترین سیمای ئیسماعیل پێغەمبەر بردنەسەری وعدەکانم دەکاتەوێ موسڵمان زۆر پابەند بێ بە وعدەوە یعنی نەمانی متمانم هەڵوەشانی کۆمەڵگا یەکێک لە هۆکارەکانی ئەمەیە مەسەڵەن من ئەڵێم کاکە وعدێکە دەم نایبە مەسەر مەسئولێکم ئەڵێم سبەینێ سەعات 10 کۆبوونەوەمانە سەیرێکی سەعات 10 دێ ئیتر کابراش لە کورە هیچ نییە سەعات 10 بڕۆی هەر ئەبێ بۆیە لە وڵاتانی ئێمەدا بەڕاستی کە کاتمان لا گرنگی مۆعیدیشمان لا سفرە بۆیە ئاوا دواکەوت اینجا دوای خراپیەکەی لە چیایە ئەڵێن جارێکیان جەماعەتێک دانیشتبوون ئەبوو دەڕی غیفاریشیان تیا بوو کابرایە هات وتی زۆر فەقیر و زۆر داماوم لە وڵاتی خۆمان زۆر دەسەڵاتمێ بەس ئەسەر ڕێبڕاوم هیچ پارەیەکم نییە کێ پارەیەکمە داتێ تا بگەمە وڵاتی خۆم بۆ یەنمەوە 3 ڕۆژی تر ئەفەرمێ ئەبوو دەڕی غیفاری پارەکەی پێدا کابرا ڕۆی لە دوای 3 ڕۆژ کابرا هاتەوە هەمان شوێن پارەکەی یایەوە کە هاتەوە وتیان بە ئەبوذەر بۆچی پارەکەت دا بەم کابرایە وتی لەبەرەوەی بزانێت کە خەڵکی چاک هەر ماوە بە کابراوت ئەی تۆکەت نەی ئەناسیت نەیەزانیت تۆکی هەر نەیزانیت تۆ بۆ کوێ ئەڕی بۆی هێناتەوە وتی بۆی جارێکی تر کەسێک کات داوای شتێکی کرد متمانەکە هەر بمێن ئەم خاڵە زۆر گرنگە یعنی زۆر بەداخەوە لە لای ئێمە مەسەن قەرزێکە دێ بە کابراڵێ 2 ڕۆژی تر سەرەکە دووەکە کاتە 20ەکە گاتە 200 ڕۆژی تر لەبەرەوەی سەیرەکەی خەڵکێکە گەر محتاج بێ بەڕاستی محتاج بێ ڕوو بکاتە کەسێک داوای قەرزێکی لێ بکە ئەمەش وەکو ئەو سیرێکە متمانە بەمیش ناکات چونکە لە وعدەکەی شۆکو ئەو وایە کاتە لێرەدا خەڵکێکی فەقیر خەڵکێکی هەژار چییە بن ئەبنە زەحیەی نەبردنە سەری وعدی خەڵکێکی تر طبعا لە ڕووی قیامەتیەوە ئێمە ئەوە هەڕەشەی لەسەرە وەکو
لەوە پێش باسمان کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ شەش سیفەت و خوڕەوشت هەیە هەر کەسێک تایە نابێ ئەفەرمێ من کەفالەتی چوونە بەهەشتی بۆ ئەەکەم یەکەمیانە فەرمێ یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر باسیەکە صلی الله عليه وسلم ئەوەیە ئەم ئینسانە هەر بەڵێنێکی دا بەڵێنەکانی خۆی بباتە سەر وەکو ئەوەی بەڵێنی داوە ئەمە ڕێی ئەم ئینسانە خۆشەکە بۆ بەهەشت ئەگەر بەڵێنەکانی جێبەجێکە بە مەفهومی مخالەفەی ئەم فەرمودەی ئەم کەسە هەر بەڵێنێکی دا و ئەگەر جێبەجێی نەکرد ئەگەر عوزری شەرعی نەبوو عوزرێکی نەبوو کە بەڕاستی جێی قوبوڵ بێ بەڕاستی ئەم ئینسانە گوناه و گوناهبارە بێ و تاوانبارە بێ لەبەر قاپی خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا و با بزانی ڕازگۆیی لە بەڵێنەکانمانە ڕازگۆبین لە بەڵێنەکانمانە ئەمە یەکێکە لە ئەخلاق و خوڕەوشتی ئیسلامی ئەم کەسە ئەگەر ناوبانگی بەوە دەرکە کەسێکی ڕازگۆیە کاتێک هەر بەڵێنێگەدا کاتێک هەر وعدێگەدا لە کۆمەلگادا خەڵک دەستی چاکەی بۆ ڕائکێشن بە کەسێکی ڕازگۆ ناوبانگ دەرەکە بەڵام خوا پەناماندا ئەگەر بەڵێنەکانی جێبەجێ نەکرد لە ناو خەڵکیشا لە کۆمەلگادا بەڕاستی کەسێکی قێزرا و بێزراوە بێ یعنی وای لێ دێ خەڵک پەنجەی درۆی بۆ درێژەکە ئەڵێ کە ئەو کەسە کەسێکە کاتێک کە وعد و بەڵێنەکانی ئەدا بەڕاستی وعد و بەڵێنەکانی جێبەجێ ناکە بۆیە هەم جێبەجێ نەکردنی بەڵێنەکان هەڕەشەی خوا و پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم بۆ دنیاش و بۆ دوا ڕۆژیش و هەم ئەم ئینسانە لە دنیاشدا بە کەسێکی ناشیرن و بێزرا و قێزرا و ناوبانگ دەرەکا لە کۆمەلگادا بۆیە ئینسان ئەوەندەی کە لە توانایە هەیە ئەوەندە بەڵێن بدا کە جێبەجێیکە ئەگەر بۆی جێبەجێ نەکرا بەڕاستی ئەگەر عوزری شەرعی هەبوو ئەوە لێی وەرەگیری ئەگەر عوزری شەرعینەوە بەڕاستی ئەم کەسێکی ناشیرن ئەبێ لە کۆمەلگادا